سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکانی هاوڕێم، زۆر خۆشتم ئەم ئێوارێش ئەتوانم بتمەوە بە میوانی ماڵەکانتان بۆ ئەوەی کە چیرۆکێکی زۆر خۆش و بەسوودتان پێشکەشکەم. چیرۆکی ئەمڕۆژ لەژێر ناونیشانی سەرقاڵ بوونە. سێ هاوڕێ هەبوون کە ناویان دارا و زیرەک و بڕیار بوو. ئەوان وا ڕاهاتبوون کە دوای هاتنەوەیان لە قوتابخانە لە کاتی عەسردا پێکەوە یاری بکەن. ڕۆژێکیان دارا سەرقاڵ بوو بە کۆتایی هێنان بە ئەرکەکانی قوتابخانە. وێنەی کەشتێکی ئاسمانیە کێشە. پێویست بوو کە بۆ ڕۆژی داهاتوو پێشکەشی مامۆستاکەی بکە. کاتێک کە وێنەی کەشتێکی دەکێشاوتی 1 2 3 بەو شێوەیە دەفڕێت. لە پڕ زیرەک ڕۆیشت بۆ ژوورەکەی چەند لاپەڕەیەکی سپی فڕۆکەیەکی کاغەزی بچووکی بەدەستەوە. بەبێ ئەوەی ئاگاداری ئەوە بێت کە دارا چیەکە، وتی: ئایا تۆ حەزەکەی فڕۆکی کاغەز لەگەڵ منا دروست بکەی؟ زیرەک ویستی دارا لەگەڵیا بچێتە دەرەوە تا فڕۆکەیەک دروست بکەن بۆ ئەوەی لە باخچەکەی یاری پێ بکات. بەڵام دارا سەرقاڵی کارەکەی خۆی بوو. بەردەوام بوو لە کێشانی وێنە و هەستی بەوا کرد کە بە بەرچیە فڕێت لە کەشتیە ئاسمانیەکەیە. هەمیشە خەیاڵی بە ئەستێرەکانەوە کرد لە ئاسمانە. بەبێ ئەوەی سەری بەرز بکاتەوە بێتاقەت بوو وتی: نەخێر، ناتوانم. بێتاقەتی بە ڕوخساری زیرەکۆ دیار نێزانی چی بکە، پێشتر هەرگیشتی وای تاقی نەکردبەوە. زیرەک درکی بەوە کرد کە دارا زۆر سەرقاڵە، بە شێوەیەک ناتوانێت گوێ لە هیچ کەسێک بگرێت. بەڵام ئەو شێوازە گونجاو نییە بۆ وەڵامدانەوەی هاوڕێکی ئاوان نزیک. زیرەک بە خۆی وت: باشە دارا بۆچی بەم شێوەیە خۆی بە گەورە ئازانێ؟ ئەو دڵی بە من خۆش نییە لە ماڵەکەیە. بە هەر شێوەیەک بێ زیرەک شوێنەکەی بەجێهێشت و ڕۆیشت بۆ ماڵی بڕیاری هاوڕێ. کاتێک کە گەیشتە ماڵی بڕیار تێبینی کرد کە ئەویش سەرقاڵە بە تەواوکردنی ئەرکەکانی ماڵەوە. بە بڕیاری وت: بڕیار، حەزەکەی لەگەڵما بیت و فڕۆکی کاغەز دروست بکەیت؟ بڕیاریش سەری بەرز کردەوە و سەرێکی ڕوخساری زیرەکی کردووتی: زۆر سوپاس، نامەوێت. پێویستە لەسەرم ئەرکەکانی ماڵەوە تەواو بکەم. ئەبێ لە سبەینێ و پێشکەشی مامۆستای بکەم، لەبەرەوە ناتوانم. وەڵامی هەریەک لە دارا و بڕیار یەک جۆر بوون، بەڵام بە دوو ڕێگای زۆر جیاواز. یەکەمیان بە شێوەیەکی جوان نەبوو، زۆر بەڕەکی و بە بێتاقەتی وتی نەخێر. بەڵام دووەمیان بە شێوازێکی زۆر جوان بوو کە بە شێوازێکی بەسەرخۆیی و بە دڵخۆشیەوەتی سوپاس، نامەوێت. زیرەک بە بڕیاری وت: زۆر باشە، من لەوە تێگەم کە تۆ سەرقاڵی. هەرگیز هەستی بە بێزاری نەکرد زیرەک. حەزی لە شێوازی بڕیار چونکە بەڕاستی بڕیار بە بێتاقەتی و خێرایی وەڵامی نەیایەوە. زۆر ئاسوودە بوو، لە تەنیشتیەوە دانیشت و بە هێمنی دەستی کرد بە دروستکردنی فڕۆک کاغەزەکەی کە حەزی لێ بوو. ئیتر لەوە تێگەیشت کە شێوازی مامەڵەکردن لەگەڵ یەکتری جیاوازیان هەیە لە کەسێک بۆ کەسێکی تر. ئەگەر بێت و حەزت لە شتێک نەکرد کاتێکە هاوڕێیەکت لێ داواکە، پێویستە بە شێوازێکی جوان بە لەسەرخۆیی بڵێ: ببوورە، ناتوانم، یان بڵێ سوپاس، نامەوێت. ئەو کاتە هاوڕێکەشە لێ دڵگران نابێت. بەڵام لە کاتێکە ئەگەر بێت و هاوڕێکت داوای شتێکت لێبکە یان بێوێ ئەو یاریە بکەیت کە ئەو حەزی لێتی، بەڵام تۆ نەتوانی یا سەرقاڵ بی، بەڵام بە شێوازێکی ناشرینانە بڵێ: نەخێر، من تاقەتم نییە، نامەوێت ئەو شتە بکەم. لەو کاتەیە ڕەفتاری خۆت بە ناشرینیە خەیتە پێشچاوی هاوڕێکەت و هەروەها ئەوی زۆر دڵگرانەکەی. ئەگەر بێت و کەسێکی کەشچاوی لێو بێ، بە دڵنیاییەوە بە شێوازێکی ناشرین لە تۆڕوانە. کەواتە پێویستە لەسەر هەرێکێک لە ئێوە زۆر بە شێوازێکی جوان مامەڵە لەگەڵ هاوڕێکانتانە بکە. ئاسایی ئەگەر نەتەوێت ئەو یاریە بکەی کە ئەو پێی خۆشە، بەڵام پێویستە بە شێوازێکی ئەو نەجوان پێی گەێنی کە ناتەوێت تا دڵی لێو عاجز نەبێت و ئیتر جارێکی کە پێت ناڵێتەوە بۆ ئەو یاریە.
لە کاتێکە کە خۆت حەزی لێبێ ئەو کاتە توانیت پێکەوە هەمان ئەو یاریە بکەن کە هەردووکانەتانەوێت. چیرۆکەکەم هیوادارم جێگەی سوود بوو بێ بۆ هەموو لایەکتان. هەتا بەرنامەیەکی تر من دڵخۆشە بم ئەگەر جارێکی تر بێمەوە لاتان. هیوادارم بەردەوام بم و لە هەفتەی ئاهیندەیە بە چیرۆکێکی خۆشتر ببمەوە بە میوانی ماڵەکانتان. تاو کاتەش بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.